بەهاڕە شتەکان پێویستە پێشەوایانی ڕۆحی بە کراوەیی و ڕاشکاوی بدوێن دەربارەی خواستی خوددا سەبارەت بە پاکی ڕەوشت و ئەوەی کە چۆن ببینە نمونەی ئەو پاکیە. لە بنەمای پێشوودا پۆلس و سیلاس و تیمۆساوس نوێژیان دەکرد لە پێناوی گەشەکردنی خۆشەویستی باوەڕداران بۆ یەکترین و لە پێناوی گەشەکردنیان لە پاک و پیرۆزی بۆ ئەوەی هاوشێوەی مەسیح بن لە پەیوەندیان لەگەڵ یەکترین و لەگەڵ مەسیحیشدا. بەڵام لێرەدا پێدەچێت بۆ ڕاستپاردەیەکی گشتی کە ناوی لێ دەنێن گوێڕایەڵبوونی زیاتر و زیاتری مەسیح، چونکە بناغەی گەشەکردن لە خۆشەویستی و لە گوێڕایەڵبوون بۆ ئەوەی سەرڕاست بین لە جێبەجێکردنی ڕاستپاردەکانی. لە یەکەم ساڵۆنیکی بەشی چوارەم ئاەتی 1 و 2 ئەم وشانە دەڵێت: لە کۆتاییدا خوشکان برایان ئێمە فێرمان کردوون کە دەبێت چۆن بژین تاکو خوددا ڕازی بکەن و هەر ئاواش دەژین. ئیتر داواتان لێ دەکەین و لێتان دەپاڕێنەوە بە ناوی ئیسای خاوەنشکۆوە تاکو زیاتر خۆتان تەرخان بکەن، چونکە دەزانن ئەم ڕاستپاردانە چی بوون کە بەدەسەڵاتی ئیسای مەسیحی باڵادەست پێماندراوە. نوێژیان بۆ دەکات کە لە خۆشەویستیدا گەشە بکەن لە گوێڕایەڵبوونی ڕاستپاردەکانی مەسیح. بەڵام دوای ئەوە جەخت دەخاتەوە سەر بابەتێکی زۆر دیاریکراو دەربارەی خۆیان. تیمۆساوسی بۆ گێڕابەوە. تیمۆساوس قەشەیەکی زۆر ئەرێنی بووە کە دەربارەی قسەیان کردووە سەبارەت بە باوەڕ و هیوا و خۆشەویستیەکەی. بەڵام تیمۆساوس بە پۆلیسیشی ڕاگەیاندە بوو کە هەندێک گرفتی ڕەوشتیان هەیە. ئەمەش شتێکی سەیر نییە کە ئەگەڕێتەوە بۆ پێشینەی بتپەرستیان کە لێوە هاتبوون. لێرەوەیە کە پۆلس ڕێنمایی دیاریکراو دەدا دەربارەی پاکی ڕەوشت. خواستی خوددا ئەوەیە کە پیرۆزکراو بن. پیرۆزکراو واتە زیاتر و زیاتر وەک مەسیح بن، واتە واز لە داوێن پیسی بهێنن. هەر یەکەتان فێری ئەوە بێت کە چۆن جستەی خۆی پاک و پیرۆز ڕابگرێت، نەک بە ئارەزووی هەوەسبازی وەک ئەو نەتەوانێتتر کە خوددا ناناسن. لێرەدا باسی بابەتێک دەکات کە ئەو کات زۆر باو بووە بەهۆی ژینگە و شێوازی ژیانی ئەو خەڵکە بڕێک کاروباری جنسی و سکسیان لە ناو ماوەتەوە. وشەی شەهوەت واتە حەزی پیرۆزی شەیەکە خوددا لە ناخماندا بەدی هێناوە، وەکو بەخشینێک پەیداوین و دەتوانین بە شێوەیەکی سروشتی دەری ببڕین. بەڵام شەهوەتی دیکە شەیەکە لە دەرەوەی خواستی خوددایە. لەم ئاەتانەدا پۆلس بە باشی ڕوونی دەکاتەوە و دەڵێت هەروەها لەم بارەوە کەس بۆ مەرامی خۆی سوود لە برا خوشکەکانی وەرنەگرێت، هەروەها خراپەیان بەرامبەر مەکەن. ئەمەش لەسەر سەڵت و هاوسەردار پەیڕەو دەکرێت لە پەیوەندیەکانیاندا. باسی داوێن پیسی دەکات. دەبینین لێرەدا لەگەڵ باوەڕداران دەدوێت و دەڵێت هەروەها خراپەیان بەرامبەر مەکەن، چونکە یەزدان تۆڵەی هەموو ئەمانە دەکاتەوە وەک پێشتر پێمانگوتون و ئاگادارمان کردوونەتەوە. لێرەدا دەڵێ ئەگەر ئێمە یاسا و پێوەرە پیرۆزەکانی خوددا بشکێنین بە تایبەت لە بابەتی سێکس سزای سروشتی و سزای ناسروشتی لێ دەکەوێتەوە کە بەهۆی ئەوە پەیوەندیانەوەیە. لە نامەی ڕۆما دەخوێنینەوە کە لە ئەنجامەکەیدا ئەم شتە بە باشی وردەکاتەوە. داڕوخانی ڕەوشتی کە تووشی کەسەکە دەبێت ئەوەی هەڵدەبژێرێت کە لە دەرەوەی خواستی خوددا بێت کە پاک و پیرۆزی ڕەوشتە. پۆلس بەردەوام دەبێت و دەڵێ خوددا بانگی نەکردوین بۆ ئەوەی کە ناپاک بین، بەڵکو بانگی کردوین تاکو بە پاکی و پیرۆزی بژین. ئەمەش خواستی خوددایە، کەواتە ئەوەی ئەم فێرکردنە ڕەت دەکاتەوە مرۆڤ ڕەت ناکاتەوە. پۆلس دەڵێ ئەوە قسەی من نییە، بەڵام هی خوددایە. ئەگەر ڕەتی بکەینەوە ئەوە فەرمودەی خودداتان ڕەت کردوێتەوە. کەواتە ئەوەی ئەم فێرکردنە ڕەت بکاتەوە مرۆڤ ڕەت ناکاتەوە، بەڵکو ئەوە خوددا ڕەت دەکاتەوە کە گیانی پیرۆزی خۆی پێناردوین. گیانی پیرۆز بە واتای مەسیحەکە لە ناخماندایە و دەیەوێت پاک و پیرۆزی خوددا ڕابگرین. ڕێنمایی هاوشێوەش دەبینین سەبارەت بە دۆزە ڕەوشتەکان. ئەوەش دەبێت گرنگ بێت بەهۆی پێشینەی بتپەرستیانەوە لە ناو کلیسای سالۆنیکی. بۆ نمونە لە نامەی ئەفەسۆس لە بەشی 4 لە ئاەتەکانی 17 و 19 پۆلس دەنووسێت لەبەر ئەوە پێتان دەڵێم و بە ناوی مەسیحی خاوەنشکۆوە پێداگریش لەسەر نامەکە دەکەم کە ئیتر وەک ناجوولەکەکان مەژین، ئەوانەی کە بیریان پوچە، ئەوانەی هەستیان نەماوە، خۆیان داوەتە دەست بەرەڵایی و ناپاکی بۆ ئەوەی لە چاوچنۆکیەوە هەموو کارێکی ناپاک بکەن. خەڵکی سالۆنیکی و خەڵکی ئەفەسۆس لە هەمان ژینگەن. سەرنجی ئەوە دەدەین کە پۆلس لە ئەفەسۆس بەشی 5 نووسیوێتی ئەمجارە باسی خۆشەویستی دەکات، کەواتە وەکو ڕۆڵەی خۆشەویست لاسایی خوددا بکەنەوە، لە خۆشەویستی دابژین، وەک مەسیح خۆشەویست بن و لە پێناوی ئێمەدا کە خۆی خەبەخت کرد، قوربانیەک و سەربڕاوێک کە بۆن خۆش بوو بۆ خوددا.
بە شێوەیەک زیاتر دیاریکرا باسی دەکات و ڕەفتار لە خۆشەویستی بە ڕەوش دەبەستێتەوە. بەڵام داوێن پیسی و هەموو ناپاکیەک یان چاوچنۆکیەک لە نێویاندا ناوێ نابێت، چونکە ئەمانە لەگەلی پەری پیرۆزی خوددا ناوەشێنەوە. لە کللتوری ڕۆمانی وشەی ئیرۆس بەکاردەهێنرێت بۆ گزارشکردن لە خۆشەویستیەکە خۆشەویستێکی ڕاستەقینە نییە. بەڵام لە پەیمانی نوێ وشەیەکی گەورە و گشتگیر بەکاردێت کە پێی دەڵێن ئاگاپێ کە خۆشەویستی خودداییە، هەروەها وشەی فیلیۆ واتە خۆشەویستیمان بۆ یەکترین. بەڵام لە خۆشەویستی ئیرۆس کە مەبەستی لایەنە سکسیەکانە دەبێت لە چوارچێوەی هاوسەرگیریە بێت. ئەو چوارچێوەیەکە مەسیح دایناوە. خدا خۆشەویستی ئیرۆسی لە ناخماندا داناوە، بەڵام دەبێت ئەو هەست و حەزانە لە چوارچێوەی هاوسەرگیری بێت. ئەمەش گزارشێکە لە بێگردی خۆشەویستی لە جیاتری ئەوەی ببینە شکاندنی و سنوور بەزاندنی خۆشەویستی خوددا. ڕێنمایی هاوشێوە لە ناو ئەمانەدا دەبینین، سەرەڕای ئەوەی کە لە کولتورەکانشمانە ببێت. هەروەها لە جودایی نێوان کللتورەکان و ئازادیەکان ئێمە زۆر دوور دەکەوینەوە لە پێناسەی کتێب بۆ خۆشەویستی بە تایبەت لە بابەتی پەیوەندی ناهاوسەرگیری. پەیمانی کۆنیش پڕە لە ڕوونکردنەوەی ئەوە کە لەگەڵ گەلی ئیسرائیل ڕوویداوە، ئەو سزا و تەنبیانەی کە بەهۆی بتپەرستیەوە هاتە سەریان، هەروەها بەهۆی گەندەڵی و ڕەوشتی کە تێیدا بوون. پەیوەندی نێوان هەردووکیان دەبینین، نێوان بتپەرستی و داڕوخانی ڕەوشتی. بۆ نمونە لە سیپارەی داوەراندا زۆر بەڕۆنی ئەو دۆخە ڕۆحیە ناجێگیرە کە تیاندا بوو باسی دەکات کە بەهۆی بتپەرستی و گەندەڵی ڕەوشتی ئۆڕوویدا. بەڵام خوددا بە مێهرەبانی خۆی دەرفەتی زۆریانی پێدا، چونکە دەیەوێ ڕاستی بزانن و لە هەموو شتێکدا بە گوێرەی خواستی خوددا بڕۆن. پێشەوا ڕۆحیەکانی ئەمڕۆ پێویستیان بەوەیە کە هەرگیز سازش نەکەن لە بەهار ڕەوشتەکاندا و لە فێرکردنیان. پۆلس لە دوو نامەدا باسی پاکی ڕەوشتی کردو بۆ پێشەوا ڕۆحیەکان. ناوبانگی باش لە سەروی هەموو شتێکە لە هەڵبژاردننی پێشەوایەتی کلیسادا. لە یەکەم نامەی تیموساوس بەشی 2 ئاەتی 2دا دەخوێنینەوە کە دەڵێت چاودێر دەبێت گلەیی لەسەر نەبێ، مێردی یەک ژن بێت واتە یەک هاوسەر بێ. لە تیتۆستا دەڵێت پیر دەبێت گلەیی لەسەر نەبێت و تەنیا مێردی یەک ژن بێت. بۆچی پۆلس ئەم قسەیە دەکات؟ چونکە زۆر پیاوانی ئەو کاتە زیاتر لە یەک ژن پەیوەندیان هەبوو. ئەوە زۆر ئاسایی بوو لەلایەن زۆربەی دەوڵەمەندەکانی و کاتە هاوسەرێکیان هەبوو بۆ منداڵبوون کەسێکیش بۆ خۆشەویستی لە پەرسکا. جگە لە کەنیزە یونانیەکان کە لە زۆری بە زۆری و هەمان بۆ ڕابواردن بەکاریان نەهێنا، ئەوە زۆر باو بوو. بیر لەوە بکەنەوە کە ئینجیلی ئەیسا مەسیح چۆن نێو ژیانی و خەڵکەوە. پۆلس و پەترۆس بە ڕۆحی پیرۆز گوتیان بە پیاو یەک ژنیە بێت و یەک هاوسەر. لێرە مامەڵە لەگەڵ دۆخێکی زۆر ئاڵۆز دەکات، پەیوەندی بە کللتوری باوی ئەو کاتەوە هەبووە. بۆ یەک کاتێک تیمۆساوس گەڕایەوە لای پۆلس پێی ڕاگەیاند کە زۆربەی پیاوانی ئەوێ هێشتا گرفتی ڕەوشتیان هەیە. پرسیاری تێڕامان و پەیڕۆکردن لێرە ئەمەیە بۆچی هەندێک لە پێشەوا باوەڕدارەکانی ئەمڕۆ ڕەتی دەکەنەوە کە بە شێوەیەکی کراوە و ڕوون خواستی خوددا فێری خەڵق بکەن. یەکێک لە هۆکارەکان ئەوەیە کە بنەمای پیاو بۆ یەک ژن لە هاوسەرگیری شکێنراوە، بڵاوە باوەی لە کولتوریا پێکراوە. ئەوەندە باوە بەڕادەیە کە هەندێک لە پێشەوە ئاینەکان خۆیان دوور دەگرن لە باسکردنی ئەم بابەتە. دەبێت ئێمە ڕێگە بەوە نەدەین ئەگەر بمانەوێ بەرامبەر بە خوددا سەرڕاست بین. پێویستە بەڕاستی و ڕاستگۆیی بدوێن بەرامبەر بە خۆشەویستی و پەیوەندیەکان. پێویست ئاگادار بین نەوەک زۆر گرنگی بدەین بە پەیامی ڕزگاری پەیامی پاک و پیرۆزی پشتگوێ بخەین، نە پاک و پیرۆزیەکە کە دەبێتە هۆی گەشەکردن لە مەسیحدا. بەڵێ کلیسا بانکشتی هەمووی دەکات وەکو خۆی بانگیان دەکات. جا کاتێک دێت گۆڕان و گۆڕین ڕوودەدات بۆ وێنەی مەسیح. ئەو بنەمایە دووبارە دەکەینەوە کە لە نامەی پۆلس بۆ خەڵکی سالۆنێکی داهاتووە کە لە زۆر شوێنی دیکەش لە کتێبی پیرۆزدا باسی کراوە. دەڵێت پێویستە پێشەوایانی ڕۆح بەکراوەی و ڕاشکاوەی بدوێن دەربارەی خواستی خوددا سەبارەت بە پاکی ڕەوشت و ببنە نمونەی ئەو پاکیە.